پەیمانگای تەکنیکی کۆیە لە سەرەتا و دەستپێکی پرۆسەی خوێندنی ساڵانەی لە چوارچێوەی پلانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پێشوازی لە خوێندکارانی قۆناغی یەکەم دەکات. ڕاگری پەیمانگاکە دەڵێت بۆ ئەم ساڵی خوێندن با ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان لە سەرجەم بەشەکان 1196 خوێندکار ناوەکانیان گەڕاوەتەوە و چەند گرفتێکیش دەخاتە ڕوو. ئەو ساڵ 1196 خوێندکارمان هەتا ئایسا لە بۆ هاتووە. جگە لەوەی گرفتێکی کەمان هەیە لە پەیمانگای تەکنیکی کۆیە خەڵکی حەوزی بتوێن و پشدەر لەبەروەی پارێزگایان سلەیمانیە سەر بە زانکۆی پۆلۆتەکنیکی سلەیمانین ئەوانە ناتوانن وەکو مەوقع جۆغرافیەکەی زانکۆلاین پەیمانگای تەکنیکی کۆیە بنووسن. دوایەوەی کە ناویان دەردەچی لە پەیمانگایەکانی هەڵەبجە لە پێنجوین لە کەلار لەو شوێنانە لە دەربەندی خان دێن دابەزیم بکەن لە بۆ پەیمانگای ئەمەش تۆزێک ئەوە گرفتەکەمان ژوورەکانمان هەموو ڕشاندووە بەشە ناوخۆیەکانمان ڕشاندووە هەمووی خاوێن کرایەوە دەمامک و دەستەوانەمان بەسەر هەموو مامۆستا و فەرمانبەر و ئەوانە دابش کردووە لە پرزگەی ڕێگەمان نەداوە هیچ خوێندکارێک بەبێ دەمامک بێتە ژوورەوە. لە ڕووی نرخەوە بە هەمان بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا نفسی داشکاندنی ساری پاڵ کە 145 بە هەمان شێوە بۆ هەردوو سیستەمی خوێندن پارالێل و هەروەها ئێوارم بە خوێندکاران کراوە. لەم پەیمانگایە کۆمەڵەی خوێندکارانی کوردستانیش بۆ هاوکاری و هەماهەنگی لەگەڵ ڕاگر و مامۆستایان لا ڕێگەی چەند لیژنە و گروپێکەوە ڕێنوێنی و کار ئاسانی ئەو خوێندکارانە دەکەن کە لە ساڵی نوێ وەردەگیرێن. ئێمە وەکو تاکێک لە کۆمەڵی خوێندکاران وەکو ئەوەدان دراوین کە یارمەتی قوتابیانی قۆناغی مەرحەلەیەک بکەین یارمەتیان دەدەین لە هەموو بوارەکان. لە ئێستاە پەیمانگای تەکنیکی کۆیە لە 11 بەشی جۆراوجۆر پێک دێت بۆ یەکەمین جاریش بەشی لەدایکبوون و ژنان لا پەیمانگاکە کراوەتەوە و زیاتر لە 60 خوێندکار با سیستەمی زانکۆڵاین و پارالێڵ وەرگیراون. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.